وەختتان وەخێر شانۆگەریەکی تر لەلایەنە دەوڵەتە ئێرانی و دەسەڵۆکەکانە دەوڵەتە ئێرانی وەکو ئەحزابە وەسڵکریاگ و منتەسەبکریاگە بە کورد لە ماوەی ڕۆژان ڕابردوو ڕوویدا و ئێمە کۆمەڵێک دەراوێشتەمان لەو شانۆگەریە دی ئەبوایە سەبارەت بەم مەطلبە قسەمان بکردایە و ئەبوایە سەبارەت بەم مەطلبە نەزەراتە خۆمانمان بدایە. مەرگ ئەم چوار نەفەرە نەجێگەی داخ بوو، نەجێگەی کەسەر بوو، نەبوو خانەوادەکانیان، نەبوو حیزبێک کە ئەمانە نوێنەرایەتیان ئەکرد، نەبوو ڕەهبەران حیزب، بەڵکو خوێنێک بوو کە لە جەستەیە تعفنیە بۆ کردگە ئەم حیزبانە و پەیامە ئەم حیزبانە کریا دووبارە. ئێمەش دیمان دایکەکان و کەسەکانیان تێنە بەر دووربین و نەمایشێک ئەخەنە ڕێ لە قارەمانیەتێکی پوشاڵی، لە قارەمانیەتێکی درۆزنانە. دانە جایزەیە سۆخۆلۆف بە دایکێک بە ناوە دایکە ژینایە ئەمینی گشتی ئەخاتە ئەم تەماعۆ بکەوێتە بەرە دووربین. ناگەهان بە مەرگە مناڵێکیان مەشهور بوون، خەڵک بیان وێنێت. ئەمە مۆدە دنیای جەدیدە کە تۆ تەرەحم بۆ خۆت بسێنی. ئەمە ژیانکردنە لە ناو بێهەمە چیزانە، یعنی هەرچی شتەلی داماڵیاگەم ئینسانە و ئەو مەجالەی بوو ماگەسۆ خۆی دەرخا خۆی عەرزەکە بە هەر شێوەیەک، بە هەر جۆرێک. دەوڵەتە ئێرانی وەکو دەوڵەتێکی مستەقەر کە پێگەیە مەشروعیەتی لێ نەسنریاگەسۆ، چۆنیەتیە بە وجود هاتن و ممکنبوونە دەوڵەتە ئێرانی باس نەکریاگە. من وەکو کەسێک کە لە دوور و نازرم ناوێنم هیچ حیزبێک لەم حیزبە منتەسەب کریاگانە بە کورد پێگەیە شەرعیەتە دەسەڵاتیان لە دەوڵەتە ئێرانی و ڕەوایەتی جمهوری ئیسلامی سندوێتەوە. دەوڵەتە ئێرانی لە نەمایش بوروکراسی گرتن، محاکمەکردن، دادگا بردن، دانە وەکیلە تەسخیری، ئەمانە مجرم ئیعلامەکات بە عنوانە مخربین و تێرۆریست گەلێ وابەستە بە دەوڵەتە ئیسرائیل کە مسلح ورود دەکەن. عەبدوڵای موحتەدی ئێژێت ئێمە کار تەشکیلاتیمان هەست. هەر مناڵێک ئەم پاساوە ئەخوێنێت و ئاغای عەبدوڵای موحتەدی کار تەشکیلاتیە تۆ چییە کە احتیاجی هەست چواردانە کوڕ بەهەنێریت و ئەمانە کێن؟ ئەحیانەن نە ترۆتسکین، نە لنینن، نە خەتابە بێژێکی گەورەن کە بڕۆن خەڵکە مەحەلەیەک بانکەن تەپشیریان کەن، نا ئێوە ئەحتیاجتان بە حزورە فیزیکیە چوار مناڵ هەست لە ناوە ئەم جامعە کە چی بکات؟ عملیاتە نظامی کە ناکەن و نەتان کردگە و لە ئەو جدەسەڵات شرایطە ئیدئالی و ئارمانیتان هیچ عملیاتێکی مسلحانەتان نەکردگە کە هیچ زەربەیەک لە دەوڵەتە ئێرانی بدات. ئێوە لە شرایطە ئارمانیە 22 بەهمەنە 57 بەبعد کە دەوڵەتە ئێرانی وجودە ئێوە بە عنوانە کۆمەڵە ممکن ئەکا، دموکرات ممکن ئەکا لە شرایطێکا کە خەلائق قدرەت دوای 22 بەهمەنە 57 دروست ئەوێت و مەردم مسلحەون لە ژێر ناو جەمعیەتەکانە. دەوڵەتە ئێرانی مەجال بۆ ئێوە ئەخولقێنێ کە لە ناوە ئەم پەیکەرە مەردمە بۆ خۆتان هێز دەربێرن. ئێوە لە ئارمانی تەرین شرایطە 2000 نەفەر بە حیزبی دموکرات و نیروی مسلحتان ناوێت بە کۆمەڵە و بە دموکراتۆ. ئێوە لە ئارمانی تەرین شرایطە کە سەدام حسێنێک مەوجودە و جەنگە ئێران و عێراق دەست پێیەکە مەلایەن دۆلار پوڵ ئەخەنە اختیارتان لەشکرە مەکانیزە و لەشکرە هەوایی و زەمینیە دەوڵەتە عێراقی خەریکە ئەدات لە دەوڵەتە ئێران و دەوڵەتە ئێران قڕعەکات ئێوە
عاملان ممکن بوگ سپاه پاسدارانن ایوه و وجود ایوه سپاه پاسداران دروزکا تو و دموکرات. حسن الرستگار خان بابا تهرانی حسن الرستگار لبرنامه روداو ایجی استخبارات عراقی بانگ مانی کرد وتی بچن اعلام استقلال لکردستان کن حقوق و معاش کارمندان دولتتان پیادین. اتحادية عرب وادار أكين بالرسمية تان بناسي تك اتحاد جماهير الشوروية قصة أكين بالرسمية تان بناسي إيمت تفرچوين نچوين جير باري أما من نايجمي أما ملا حسن الرستگار إيجيتي أم شرايط آرمانية اللي حيجكوين نأخلقيا كدولة إراقي قالك يبو إيوة بيكات و ایوه شانتا نداجیری چون برساخته خود دولت ایران بون تا اقتدار خمینی ثابت بکن. اما قصی منیه برون نقد قصی ملا حسن الرستگار بکن. خان بابا تهرانی لو ایصاف امریکا ایجی قاسم لویان لبغداد بانکر همان پیشنهادیان پیدا و قاسم لو قبولی نکرد. تو لآرمانی ترین شرایطا که ایتر پیدا ناوید هیچ نوید الا تداوم در دولت ایران. تو هیچ عملیات نظامی دروسی که نکرد درست که در انجام سیاسی بوید. تو لماوی که کشارکان و دهاتکان لدساو هیچ سیستمی که دانن یا تو فقط کار امبو عده مسلح کی و بیانده و کشت عدهک که لأوله پارادایم شیفت 57 ریگی و دواچونیان نبو نیانگرک بو بیجن اشتبامان کرد مجبور بون بین ناو الصفوف ایوه که سرچاوهای مادی بدستانو بو. امرو لم حرکت نمایشی خویندان الا تداوم ایوه چی تریواتیا. با من مثالک بیرمو تا ام پدیده به یکو بررسی کین یک باری تر لشانوگری تو خانواده کجیاگ و چقوگیگ و دولت ایرانی با بررسی کین. خو ایوه ماشاءالله هیچی تیتان کار ناکا قسم تان خوارگه هیچی تیتان کار نکا. فیلم دروس کریاگه بناوه متری 6.5 لإيرانا من قالك من لما استفاده کم لم فیلمه چین حکمی صادر کنید. حکم هنوز صادر نشده. صادرم بشه قاضی بالا صادر میکنه. اما چرا باید پدر مادر من رو از خونشون بکشیم بیرون؟ شواهد و مدارک میگن که این اموال باید مصادره بشه. ما میگیم چشم امضا کن پرونده باید بره بالا. من هیچی امضا نمیکنم. امضا نمیکنی؟ بدوی جانم بشه قزل سال منو واسه این امضا کشوندیم اینجا؟ نخیر آوردیم اینجا که از خدمات شایستم تقدیر رو تشکر کنیم. حاج آقا من دستمو زدم برگشتم. مرگ و زندگیم هیچ فرقی با حالم نمیکنه. چون من با 5 سال خلاف یه جوری زندگی کردم که شاه نکرد. من از دنیا هیچی نمیخوام. فکر مرگ و قبر و هرچی هم شما بگی کردم. ترسم هم ریخته ولی فکر اینجاشو نمیکردی نه؟ این یه کارو با من نکن. من با شما خصومت شخصی دارم. طرف حسابتون منم. با خانواده‌ام چی کار دارین؟ هر چیزی که ثابت بشه تو پولشو دادی مصادره است. از ماشین برادرت گرفته تا طلاهای مادرت تا خونه که توش زندگی میکنن. لیست کاملش هم به وکیل اعلام میشه. سلام جان. ببرش. ببین همه رو بگیر ولی با اون خونه کاری نداشته باش. پایین شهر نشستن جنبه میخواد که خانواده من ندارن. یه لحظه وایسا. بابا من اون بچه‌ها رو فرستادم کانادا. یادشون بره باباشون چرا مرد. الان پولاشون مصادرهش برگردن برن همون جایی که من بزرگ شدم. خب چی میشن؟ میشه یکی بدتر از من. من تازه شرارت از سرشون انداختم. تازه عادتشون دادم به درس و مشق. تازه فهمیدن نباید به خاطر چش تو چش با کله بزنن تو دماغ مردم. اون پلیسه بود که بچهش رضایت داد. اون که وحید بهم گفته بود. چی شد رضایت؟ من خیلی معذرت خواهی یکم نکته یکم گرکوم.
قاچاقچێکی مەوادی مخدریان گرتگە ئێژێ ئەمواڵت مسادرە ئەەکەین قاچاقچیەکە وا قسەکە ئێژێ من عمرێ لە ناو فەلاکە تاوم ماڵەکە لە دایک و باوکم مەسێنن من ئەو تیکەمە دەقیق نەهاوردیستە بێڵن با دایک و باوکم من 2 ساڵ وەکو بەشەر زندگیکە قازیەکە هەڵەگەڕێت و ئێژێ ئەگەر هەر کارگەرزادێ وەکو تۆ فکر کات و سنگ لەسەر سنگ بەناناوێت هەدەفم چی بوو لەمە بزان ئاغا شاید تۆ بووی تۆ ساحێب و پوڵ وەکو مەسعود بارزانی بەڵام نە منتەقە قودرەتت هەز نە قودرەت نە دەسەڵات ئەناسیت تۆ بووی تۆ ساحێب و پوڵ وەلێ سوالکەرێکی سوالکەرزادەیت بزانە قازیەکی دەوڵەتە ئێران وەختێتەکی تۆ ئاقسەکە تۆ ئێژی من بۆ گەن بووم و برسی بووم و خوێڕی بووم و لە جێگەیەکا ژیانم ئەکرد گشتی خەلافکار بوون من هاتم بە خەلاف خۆمم گۆڕی تەبەقەی ئیجتیماعیمم گۆڕی مێڵە بەقیە خانەوادەم وەکو من خەلافکار بێت قازیەکە پێشی تۆ گوو خوارد ئەگەر قەرار وێت هەر توو لە کارگەرێ وەکو تۆ گەرێکی وێت پێگەی ئیجتیماعیە خۆی بگۆڕێت سنگ لەسەر سنگ بەناناوێت ئەو بە منتەقە قودرەتێکیا قسەکە ئەمیکی بە منتەقە چیتێکیا قسەکە بە منتەقە قوربانی بوون بە منتەقە سوالکەر بوون بە منتەقە مەحکوم بوون بە منتەقە ڕەزیل بوون تێکیا قسەکە هەچ وەخت ئەمە چارە ئەوە ناکە ئەزانی منتەقە قودرەت چۆنوە و خەلافکارە مەشەیە چۆن تەکە و قازیە قسەی کردایە مەشای بێ وتای ئای قازی من 300 ملیار تمەن پوڵم دەرهاوردگە ئەم 300 ملیار تمەنە تۆ گەرەکتە مسادرەیکەی 100 ملیاردیم لە جێگەیەکا دانیاگە تۆ مسادرەیکە وەلێ من زۆڕیەتە تۆ لە بینەوەم خوەت مناڵت نەوەت نەتیجەت برات مامۆت خاڵۆت ئەدەم ئەوەی مغول کردی بە تۆی بکەن بە 100 ملیار تمەن دا بزانم ئەو قازیە جورئەتی ئەکرد ئەوە مۆرکە کاورا ئەعدامکە تۆ وەختی وتە من سوالکەر و گم و برسی و گم و گەرەکمە دایک و باوکم ژیان خۆشیکیان بوێت چون ئەمە لە منتەقە ئەحمەقانەیە تۆ فکرەکەی بە تۆ حەق ئەدا لە مەزلومیەت و حەقی خۆیسی و گەرەکی پێبێت و پیای خاسێک ئەمە حاکمیەتە مە ناناسێت مەسعود بارزانیتان دیگە ملیار دلار پوڵی هەست چون بەچکە سوالکەرە دایمەن کردیانە سۆ دەمیوە پوڵە خۆی بەلایوە مهم نییە ناتوانێت لەم پوڵە ئەستفادەکە دایمەن ێژێ ئامریکا بمان پارێزیە و ئێران خوایشی لێکەین بمان پارێزیە و فلانە کەس خوایشی لێکەین بمان پارێزیە ئەمە منتەق نەبوو ئەو عێراقە وا بەدەستە سەدام حوسێن بوو بەدەستە جەلال تاڵەبانیش بوو جەلال تاڵەبانی چونیە بەچکە سوالکەرە بەرساختە بوو وەکو حیز ئەڕوویە ئێران ئەیوو بە کشوەرێ عەزیزم بازگەشتم سەدام حوسێنیش ئەیوو تورکیە و ئێران حەزی پێ ناکەن کورد بێتە وڵات گۆڕ باوکە بێشەرەفیان گەرەکتە تەکە حاکمیەتا دەرکەوی ئیشی لە پێگەی حاکم دانیشیت ورد و درسە ئێوە ئیمڕۆ حەق ئەدەن بە دەوڵەتە ئێران دەسێوا دەوڵەت بیوەڕێ ئیشی نییە ئەمە منتەقە کیس منتەقە مەحکومە تۆ چی دروست ئەەکەی تابع دروست ئەەکەی تەبعە دروست ئەەکەی مطیع دروست ئەەکەی بزانە لە دینە ئیسلامە مهم نییە تۆ لە ناوت دڵت چە خەوەرە هەر دوێکە دەوڵەتە ئێران 3-4 مامۆسای کوردی ئەعدام کرد بگرە ئەمانە لە ئاو شەو پارێزیان بکردایە متتەقی وایانە عیبادەتیان بکردایە قورعانیان لەبەر بوایە بۆ دەوڵەتە ئێران ئەمانە ئەعدام کرد دەوڵەتێکی شیعەی ئیسلامی بۆ ئەعدامیانی کرد تۆ چۆن ئەوی تۆ مسلمان وەختی ئێژی ئەشهەدو ئەن لا إله إلا الله و ئەشهەدو ئەن محەممەدە رەسوول الله یعنی چی يعني تسليم أوي مسلمان بون يعني تسليم بون تكم مؤمن بونا فرقك تو هلم آيات قرآنية اجي ام عدة إسلاميا هاورغ مؤمنيا يعني إيمان قلبيا نية بخوا تو لبرانبر دستگاه حاكميتها حتى لم تاريخ جعلية إسلامه
كافية للروبرو تسليم السيستم بويت بزانا هرلم إسلاما تو الزنابكي لخلوتا بيكي قانون كاري بيتونية شرع كاري بيتونية تو جرم مكبيرية ناو عموم كد الصلاة بوي تجير السؤال هم خوا كاري بيتونية هم فقهاء كاريان بيتونية بلان بيرية ناو عموم نابود دكن اعدام دكن اتكجن چون تو اشي تسليم بويت تو اشي مقاومت نكي اقرا صاحبي هز وقت تو لبرانبره قاضيكي دولتي ايرانيا وابتوتي من حكم مرقادم تو هالقريتو بيجي اي قاضي من 100 مليار دانياقه ذريته لبينه ومن سرم كري زمينه دابزانم قاضي جارێکی ترتواني قەڵەمە وا بچرخێنێ کەسێ جورئەت ئەکا پەروەندەیە تۆ حکم بدات کەسێ ئەیکا ئەم نەمایشە بۆ ئەکرێ ئەم نەمایشە بۆیە ئەکرێ بزانە عەبەی موحتەدی لە ئێران ئینتەرنەشناڵ ئێژێ بە هاوکاریە کۆمەڵگای مەدەنی دوکانمان داخست ئۆکەی چ گوویەکە خوارد دەی خۆ ئیستە چی ايجي نشاني عندك جمهوري اسلامي نگرك دي تابعني نشاني با جمهوري اسلامي نگرك جمهوري اسلامي سيستم بورا تقسيم كاره جمهوري اسلامي روابط آبوري كوملايتي والسياسية دروس كرياغه تو اما بچيش كينيت بچي خلق ناڕازیە چیەکە خەڵک وا لە پێگەی محکومە تۆ وەختی لە پێگەی محکوماویت دەوڵەتە ئێرانی ئەتوانێت تۆ بکوژێت تۆ ناتوانی دەوڵەتە ئێرانی بکوژی ناتوانی مەسەڵەن بیتە خیابان چ گوویە بخۆی وەختی تۆ خۆت بە محکوم ئەزانی دەوڵەتە ئێرانی ئێژێ من حاکمم لەگرا بچووکترین تهدید بەرامبەر بە خۆم قبوڵ ناکەم دس بوي أصلح بوت نية دسي بوي واقتدار من أشكني ومن تو إعدامكم تو دس برد أصلح بيجي من أم أصلح دانيا نباوك صحي وتكربي ووسم وتا شوار نفر مسلح بچي جيرياغا كر خير بچي جيرياغا شوار جويركا هنارگس إيران وچكو أصلحو ديناميتو چون جيريا مگر أو كرانا نيانزاني دولة إيران بيانگري إعداميانكا چون 4 نفر مسلح گیرید 4 نفر چریک مسلح چون گیرید چون اوان ماتلون ام سناریو به جمهوری اسلامی جێبەجێ بکرید مەگەر نان ئەزانی ئەیانگرن ئێدامیانەکەن بۆ نەیانتوانی 10 نفر بکوژن لە ئاخرۆ فیشەکێکیش بەن لە خۆیان بابا جامي كان ام سيناريو هاي مزخرفتانه مردم ايمر روج لدواي روج بيهمه چيز كرياغه او بيهمه چيزينيه دايك عنتري لبر دوربين هلاخاتو كركم بو كرديت كجاغم كرديت چيك كجياغه چيه فرقارمانو كركات ملي بپت نواند كركم بقم شاخه برزه چون برزه چون كركه برزه چی کرد كركه چون منی کرد بپتا داوشید عمري نمينيت چه چه تصويريك هات نابي تلفزيوني جوتي جاسوس اسرائيلي وقم لكنيام كاران ما كردقه بابا جامي كانم فخر فروشتي مشتي سوال كره تجاوز بكرياك بو يكتري تايدي كان مردم ايموانيان اخر كردوار سر بخول بيغي حاكمو تك ايومانان برخوردكات تك دولة ايراني برخوردكات تك دسولوك كان دولة ايراني برخوردكات هرچی روز نمایشی کی تازه لمشتی عوضی که ایانگرن و ایان توپینن و ایمن مردگین و هر امرین دی بمرن چه اتفاقی کود
إلا ئەمەیکە مردمە ڕۆژ لە دوای ڕۆژ خەسیاکترن کەسێ بۆی ناگونجێت شرایط مەوجود بگۆڕێت ئیتر ناتوانێت کۆڵبەری بکە جمهوری ئیسلامی لەبەیم چی ئەم چۆن کارمەندیکە جمهوری ئیسلامی و دەوڵەتی ئێرانی لەبەین چێم چی بکە کێ حقوق بازنشستگیەکەی ئەدات دوکانت داخست نیشانەدا ناڕازیت دوای 43 ساڵ خەستە نەوی دەی چ گویەگە خۆی ناڕازیت ئەوکەی ناڕازیت دەی چیەکەی کورە ڕۆڵە گیان تۆ هەردوویەکە دوێکە 5 وشکیان کردە قنە مەسعودە بارزانیت حكومة إقليم كردستان عراق مشروعية بين المللي مشروعية داخلي ولاتي وكو عراق وإيراني نابود كردبو لكات صدام حسينا لچه پەڵەمەیە کرد مەسعود بارزاني كوتو گو خواردن تو چ غەڵەتێگەکەی ونەمایشات مەدەنی چیەکەی مردمە ئێمە تەسلیم پەزیرترەکەی گشتمان وەیە کوێژین براڕۆ لێمان قۆمیا و چ زاڵەمێکە و خاسیان پێتان کرد و جایزەی سەخەلۆف و سڵح نۆبل و جایزە بۆ جندەیی و جایزە بۆ تۆپین و ئەمانە خاسیان پێتان کرد ورد و درستان حەزەکەن و دووربین و لە خواتانە پەتەکە خاس جەنجڕی بەن لە بەرەوەی بڕۆنە مەرحەلەی بەعدی كي وارفتاري كرقا كي لتاريخ إيما واوقسا إيوا كردن چون تو كردي من نبا الرفتار أتناسمو كردي نبا السكنات أتناسمو كردي نبا حلويستكانت أتناسمو كردي سقباب كردبونة تو لكيوتي تدرو من أوسا أمتواني كابراي كردي بخوين مو بزانم أقر تعداي بيكي چون رفتاركات أقر دس بو مالي بوي چون رفتاركات ئەگەر تعڕزە ژن و کەنیشکی بکەی چۆن ڕەفتارەکە من ئەمڕۆ نازانم تۆی کورد چۆن هەڵس و کەوتەکەی بۆ دەستنەوەم بۆ قنە گشتتان لەمە حیسترەون دەیستەممانتان گرت ناڕازین چ گویەترە خوێن بزانە ئەم شانۆگەریانە وا خەریکە ئێدامە پەیاکات شوێنی سەرزەمینە ئێمە نییە تۆش بە پڕۆپاگاندا و بە تەلەڤیزیۆن و بە دەوڵەتە ئێران تو کەس بە تو نایژێ ئەرێ تو چۆن ممکن بووگی تو چۆن ممکن بووگی مفتێ مشتێ نێرەکەر بە دەور تۆ ئەخۆن وەماکەر کێ ئەم پوڵە بە تۆدا كي توي 24 ساعة حزبي كردقة كي دام بولا كي داوتو تو بوماجتو كاك جوبن لترهات عبي مهتدي بردق يعني تلفزيون انترناشنال عبي مهتدي ترهات ده بشت ترهات بو دوام دولة ايراني بحثكات عبدالله مهتدی دبیر کل حزب کمونیست کردستان ایران اینجا با ما هست. مهتدی میدونم که امروز به شاهد اعتصاب در مناطق کردنشین بودیم ولی گروه های دیگر کرد هم بودند که شاید نپیوستند به این اعتصاب اونطور که انتظار میرفت. چقدر این واکنش رو گسترده دیدید امروز؟ واکنش امروز بسیار گسترده بود. شما از روی دەیسەوتە بسیار گستەردە بوود ئەسڵەن چۆلەکە باڵی نەئەدا لە کوردستانات چ گویەک ئەخۆی ئەوێ تو چی چ شتێکی مادی لێ تێتە دەرەوە لە سۆحاوە کەس ناڕواتە ناوە دادگوستەریەکانە جمهوری ئیسلامی لە سۆحاوە کەس بە تمەن ئیتر کاسبی ناکات لسوحاوي يتركز لغازو او برقون كانت دولة ايران استفادة ناكات بسيار قستر دبود ديخو چيبكين بسيار قستر دبود
ویدیوهایی که از تقریبا تمام شهرهای کردستان و نه فقط استان کردستان، کل منطقه کردستان به دستون رسیده حتما. و اگه ملاحظه بکنید میبینید که یکی از موفق ترین اعتصاب عمومی هایی و تعطیلی هایی بوده که کردستان چند تا اعتصاب عمومی موفق داشته تو سالهای اخیر، به خصوص تو دوره جنبش زن زندگی آزادی، ولی این یکی از بهترین و موفق ترین و شکوهمندترین هاشون بود. آقای بسیاری سوالی که مطرح میکنن یعنی چی بهترین و موفقترین و شکوهمندترین و شکوکی لقمتوا بوو شکوکی چی بوو چه شکۆیەکی واتیە دوکانی داخستکە گیرەم واوێتە کە تۆ ئێژی کە وان نییە چه شکۆیەکی واتیە موفقترین یعنی چی یعنی موفقیت ئامیز ئەمە بوو هەرچی دوکانە داخریە بهترین یعنی چی یعنی بدترینی چه شکلیه اعتصاب بهترینی چه شکلیه اما چولکس اما کالاس چیه اما بهترین هست و قشنگترین و کاملترین و موفقترینه اما زوان کوی زوان سیاست زوان مبارزه زوان دهاته عبی مهتدی مارکس لمانیفستی کمونیستا ایجید سرمایه داری هر واکه لادی وابسته بشار کرد بلاحت جیان لادی لبین برد ابله دهاتی ابله اما زوان کویس جائز تو وردو درس السر الصق بدي لما مملكته بتك كومونيست الرينيت ولی وقتی يجيب بلاهات الدهاتي قشتي بيبر اخوا ام قسيشا ماركس كريسي تو بوغا كومونيست ويت مانيفستي حزبي كومونيست نخي من دويتو اما زوان كويس هست که برای در این 4 نفر اونطور که خودتونم تایید کردید از نیروهای کموله بودند و از اعضای گروه شما، درسته؟ بله. چرا در شرایط فعلی که به هر حال تنش بسیار بالاست و ریسک دستگیر شدن اونها چرا در ایران بودن؟ اونا همیشه ماموریت سوالك تو غلط و امانه پێشمەرگە سەری زلە و قنی پانە و وەسە دێوە زمە و پەلامار ئەدا و ئەخوا و دێ پێشمەرگەیشی بڕوا بخوا ئەخو کەڵەگاوە خوێک ناکەن ناوی پێشمەرگەز نیروی چریکیە پێشی مەرگە ئەخو قنمەرگە نییە پێشمەرگەز سوالەکە غەڵەتە کار پێشمەرگەیش ئەمەسە وەختی تەمام محاسرەی نظامی کریاگە دنیا میلیتەرێزی بووگە ئەم ئەسلحەی واپێ نارنجەکی واپێ RPG 7 واپێ BKC واپێ تفەنگی واپێ ئەتوانێ شەڕکە بوویە ئەم پێشمەرگەز کاورا بەقاڵە بوویە ئەم پێشمەرگەز کاورا معلمە بوویە ئەم پێشمەرگەز کاورا دوکاندارە ام بوی دروس کریاگه دنیا وقتی محاصره اوید ملیون سرباز وقتی ارجه ام اتوانه دست بوشینید بوی ام پیشمرگز لای ایمه هرچیچ ده برعکسه پیشمرگه اشی دنیا آرامیویت و جاده آسفالت بولدوزر لی دریاویت تمیز کریاویت و خوانکا ریبندان بویت و پفک و چیپس و نوشابه و ویسکی و امانه آماده ویت و کنیشک زریف گشتی ماتلوی بروات استقبالیانو تا امانه برون خوب نوینن تشکیلاتی هست، شما نمیتونید اینو به کلی بذارید کنار، ولی کن سال چی کار تشکیلاتی؟ کار تشکیلاتی تو چیه؟ حقوق اوی تو بو خانواده شهیده کن دی اتوانی لرگی صرافی کو بیهنیری تو پخشیب کنو بویان قسه مهمه که هز اتوانی و ایمیل بیهنیری و واتساپ بیهنیرید و ابهای مختلف لپلاتفورم گده مختلفه بیهنیری ام چوار احمقت چه کار کرده تشکیلاتی کن بو تو هنارده قالك تو أصلحة بنيري تو لو بولانت بدا تامن بدم 2000 دانه أصلحة بوتو بهنير نو سنو كرماشان كالاس إيتر ريقي قاچاخو كولبران عزيمد موجود نو بول بدا أصلحة جهنير نو
پول بده لە خودە سپای پاسەرانە سڵح بسینێ بۆچی هەناردن تۆ ئەمانە ئەگەر نەت هەناردگن بیانگرن ئەم شان و گەیە سەخیفە تۆ خانەوادە سەقیفەکانی و دەوڵەتە ئێرانی وەکو نێرەکەر بیکەن دەوڵەتە ئێرانی وەکو نێرەکەر وا لە ئەوێ سوێڵ چەورەکە مردمیشە خەریکە هەڵەخات و بە دیارە گایریاگیە آیه ساله که ما عملیات مسلحانه رو در دستور نداشتیم و انجام ندادیم و بارها اعلام کردیم دەی تۆ قەڵەت ئەەکەی ساڵهای ساڵە ئەمەلیاتە نظامی ئەنجام نەدادی و دەردەستور نەداری هەرچی ساڵە 20 نەفەر و 30 نەفەر ئەهەنێری تۆ تا بیان دەیوای ئەدام دەی تۆ قەڵەتەکەی کارەواکەی ئەوانەیشە گوێرەکە و پوفی و زان لە ژێرە دەستە تۆ کارەواکەن بە چ بەهانەیە کۆمانتان نارگەسۆ ئیستا خۆ ئەعدام کریاگەن پوفیوز بێژە کارە تەشکیلاتی چیوگە تەواوی تر چییە پارێزیت گیریان و ئەعدام کریان کارە تەشکیلاتی چیوگەمانتان نارگەسۆ چۆن خانەوادە حیزەکانی داوا ناکەن لە تۆ بێژن کارە تەشکیلاتی تۆ چیوگە ئەوانیش ناتوان قسە بکەن نانیان نەو بیدەن و مناڵەکانیان بیخوێن رژیم جمهوری اسلامی خودش از هر کسی بهتر و بیشتر میدونه که هدفهای مبارزه مسلحانه رو ما نداریم. این مسئله به بیش از 20 سال قبل برمیگرده این سیاستی که عرض کردم. و این 4 نفر آیا اونطور که مسئولان ایرانی مسئولان قوه قضاییه در ایران میگن آیا با اسلحه دستگیر شدن یا نه؟ خیر. و در مورد ئەسلحەیان پێنەوگە ئەبەی مهتەدی دەی تۆ چۆن 4 نەفەرە عەلەنیە کۆمەڵە و دەسە خاڵی و ئەهەنێری تۆ چۆن بۆیان هەنێری تۆ ئەمە چه کارێکە لە دنیای ارتباطاتە ئمڕۆ ممکن نییە ئیدلایشێت و 4 نەفەر بەنێری تۆوە دەسە خاڵی چییە دەقیقەن چییە تەبشیرکردنە کۆمەڵەس بەسەر ڕێژی کۆمەڵەت چییە سۆسیال دموکراتە ئیستا کاپیتالە مارکس لە کتێوخانەکانە ئێرانە ئەفرۆشن هیچ تەدریسی شێکن ئەنوا و ئەقسامە کتێو مەوجودە تۆ بۆ ئەمانەنێری تۆ و دەسە خاڵی اتهاماتی که مطرح میشه علیه اونها در شبکه‌های اجتماعی هم بارها گفته شده. من میخوام در مورد اون اتهامات هم شما به ما بگید اینا رگوشه از کجاست؟ اینا اتهامات غیر واقعیه. ببینید شما توجه کنید که با آقای خاتمی هم میگفتن همکار اسرائیل و رژیمی که پور محمدی رو که جزو هیئت مرگ بوده این رو از حکومت میندازه بیرون عدم صلاحیتش میکنه برای مجلس خبرگان آقای روحانی رو سلب صلاحیت میکنه این رژیم نشون میده که هیچ حقیقتی تو کارش نیست. ئەوڵەن کارە ڕژیم حەقیقەت نییە دوومەن حەقیقەتێک وا لە کاریە ڕژیمێک کە خاتەمی بە خاتەمی ئێژێ ئیسرائیلی پور محەممەدیە وزارەتە ئەتلاعات ڕەدە سەلاحیەت ئەکا ڕەوحانیە شۆرای ئەمنیەتە ملی وە ڕئیس جمهور ڕەدە سەلاحیەتەکە هیچ حەقیقەتی نەدارە چۆن حەقیقەت نەدارە مەرتیکە ئەوەڵین حەقیقەتی ئەوەسەوە ئەو کارە تۆیکەی لە کۆمەڵا حەفزە قودرەتە منطقە قودرەتیش وەکارەوات لە هەر کوێیەکیشا لە پێگەی حاکم دانیشتوێت ئەوەی کە ئەو بە ناوە دوژمن تعریفی کردگەس و ئەتیکتەکەی لێدەدا و حەزفت ئەکات بۆ تۆ نایکەی دەڵە حیز تۆ بە ناوە جاش چەند نەفەرە کوشت لەم سەرزەمینە تۆ نایکەی ئەم کارە ئایستە من لە تۆ سوعالەکەم یارانە ئێمە لە ئێوە سوعالەکەن بێجگەلەوەی کە بێژی جاش قسەیترە هەز کوڕە حیز هەسە نێسە هیچ حەقیقەتی را دنبال نمیکنه منزوری چی لە حەقیقەت تۆ کامە حەقیقەت دنبالەکەی کامە حەقیقەت خۆت دقیقەن بێژە بزانم چ کامە حەقیقەت دنبالەکەی چییە حەقیقەت لە نەزەرە تۆ
هیچ ترهاتها بعد هواس خوي برد سطح خاتمي وبر محمدي وروحاني دائما منطق قدرته تك منطق قدرتها شون برخوردكي بمنطق قدرت بچی از کارپردازان و پایوران جمهوری اسلامی و از نیروهای امنیتیش بودن. میخوام بگم که هیچ کدوم از تبلیغات و حرفای جمهوری اسلامی قابل استناد نیست. در هیچ تحقیق مستقلی چون قابل استناد نیست پدر سوخته تو تمام سرچاوکان خبریت لخود جمهوری اسلامیه دائما خبرکانتان یا سرچاوکی ایران یا خوتانن چون قبل استناد نیست تو فعالین جامعه مدنی برساخته وزارت اطلاعات وحفاظة اطلاعات السپاه بفعالین مدنی خوت ازانيت تو تمام بروجكان السپاه اويت برو تو خوت اي تو چون لمنطقة حاكم وبرخوردناكي اي تو بدح فناج دولة ايراني دولة امريكاية دولة ايراني هاوكارة صهيونيزم جهانية چون تو امنايجي چون تو دائما لقوام واستقرار دولة ايرانية شراكتت هز وبون تو فقط بو قوام وتداوم دولة ايرانية وردو درستان كومالتان ديمقراطان باباكتان یکیتیتان پارتیتان این امر تایید نشده. هیچ پروسه قانونی و آیین دادرسی قانونی در و عادلانه‌ای که حداقل استانداردها رو داشته باشه بدروی مفتک عبی مهتدی تو وشوين عادلانه بون دولت ایران اگری قانون که هسی دادگستریه که هسی بروکراسیه که جیبجی کرد وکیل تسخیریه که دای پیان عبی مهتدی اما لأوج 43 سال رهبرية مبارزات مشجعانيت بو السندنوية مشروعية لدولة إيراني كاوراي حيس تو مشروعية انقلابي وأصلحة دزقرتن تشيه تو بو أصلحة قركسة دز دليل مخالفة تشيتك دولة إيران دادي سفتيك بيدا درو بزانم بيج قل رجيم بتوسي دارا شتيكي تربو وتنهاس هسا نه دولة إيران بو مشروع نية كحاكمية بيو بسر إيران بو نية در موردشون انجام نشده و اگر اعترافی هم بوده همش زیر شکنجه های شدید و غیر انسانی بوده، در فقدان وکیل بوده، حتی وکیل تسخیری ها با خانواده ها شکنجه های شدید و غیر انسانی يعني شکنجه انسانیش من هز عبی مهتدی تمام اعترافاتی که کردن زیر شکنجه بوده دمگه کاورا نازانه بیت بیجی من جاسوس اسرائیلم حتما اعدامیه کن بو غلط واقع بو ناتواني قبقني لزواني زواني بقرتين يخون رزيب كاتاب بمريت دي تو اما قنتو بو خيار اخوي تو مسلح بوي بو جيرياي ام قصاي ششمني پنج قرانه حج اوي ناريت كل الا تسليم بودگي زياتر لمقابل دولة ايران وتو هدفت امسه تو بونت هربو اما بوگه تماس نداشتن. بنابراین هیچ کدوم از اینا به هیچ وجه قابل اتکا و قابل استناد و معتبر نیست. بعضی از کاربران در شبکه‌های اجتماعی به خصوص کاربران که نزدیک به حاکمیت هستند این سوال رو مطرح میکنن که برای اتهام همکاری با اسرائیل مطرح میشه در مورد این 4 نفر. آیا گروه شما و اعضای خودتون هیچ وقت اطلاعی در این مورد یا چنین چیزی اصلا مطرح شده یا خودتون شاهد بودین یا نه؟ خیر.
هرگز. ئیسێمێشی بۆچی لە تۆ قبولیکەین خەیرە تۆ دروسە تۆ فرە ئینسان عليه سەلامێکی فرە ڕاست گۆی لە تۆ پیچی دەتر و درۆزنترێکە حیت شەفافێتێکە نییە هەست لە دنیا لە تۆ لە گروپەکەت و لە حیزبەکەت ئیستا بۆ قسەکانە جمهوری ئیسلامی قابل ئستناد نییە وەلی قسەی تۆ قابل ئستنادە ئێمە ئیشی بۆچی لە تۆ قبولکەین خەیر حتمما تۆ ڕاستەکەی بۆ فرە عليه سەلامی فرە کوڕە خاسەی تا ئیسە درۆ نەوتکە تا ئیسە جنایەتە نەکردگە تۆ بە ئێمە نایژیت تۆ چۆن ممکن بووگی وە کێ بە تۆ پوڵ ئەدا کە تۆ ئیدامە ئەدەی کێ بە تۆ پوڵ ئەدا خیر و این اتهام رو کاملا رد میکنیم در مورد این 4 نفر. بله. کمی بهمون از خانواده هاشون بگید و اینکه به هر حال الان شرایط برای خانواده های اونا چگونه است، چون اونطور که ما شنیدیم جنازه ها رو هم تحویل ندادن حتی. نه خیر، اینا برای اینکه از ترس اینکه بعداً به خاک سپردن این جنازه ها و پیکر این دوستان و ما باعث بشه که مردم شهرها تجمعهای بزرگی را بندازن که حتما این اتفاق خۆچ قەڵەدێکەکەن تەجمعهای بزرگ ڕابندازن خانەوادەکان لەمە خۆشتر هەست بۆیان تا دوێکە ناویان نەبوو ئەمڕۆ ژنەکانیان خۆیان خەنە بەر دووربین و دایکەکەی زەڵف تاکتەکانەدات و بە ئومیدە جایزەی سەقەلۆف دێ مەسەڵەن بێنە خیابان ئەوەیسە 50,000 نەفریش هاتە خیابان تەجەموعی کرد چه اتفاقێکە کەفی چیەوێت ئەگەر مردم نەچێ مؤسسات بگرێت مەمورین حاکمیەتی لە بین نەوات دادگستری لە بین نەوات ڕۆژێ 20 قازی نەتۆپێنیت چه اتفاقێکە کەفی ئەمە شانۆگەریها یەک لە دوای یەکە میافتاد و دوباره مثل به خاک سپاری ژینا امینی، مهسا امینی یه چنین حادثه ای بشه و مرکزی یعنی محلی بشه، کانونی بشه برای اعتراض و برای تجمع مردم. به این دلیل و از روی این ترس این حق طبیعی رو از خانواده ها گرفتن که حتی پیکر جانباختگان و فرزندانشون رو بتونن تحویل بگیرن. در ابتدای مصاحبه شما من گفتیم که به هر حال یه سری عملیات هایی هست که افراد ممکنه که مجبور بشن که به داخل کشور وارد بشن. آیا با توجه به اتفاقاتی که افتاده قطع کردین چنین عملیاتی؟ بله بله کاملا. یعنی دیگه ئیتر یانی ئیتر لەمە بعد خەڵک ناهێنی تۆ ئیتر کەس نادەی وە کوشت تەواو ئیتر ئێمە ناشنەوین سوحاد و نەفەری ترتان گیریاگە لە جێگەیەکە وە مردگە تا دارە ئازادی خوێنی پێ بدات. تەمام ئەمە ئاخرین پەردەی نەمایش بوو ئەمتانە لە بیراوێتە وتی ئەمە ئاخرین پەردەی نەمایش بوو به داخل ایران فرستاده نمیشن. ما به اندازه کافی افراد در داخل ایران داریم. دە ئیستا تۆ دەسە ڕاستەوە دەسە چەپەوەتی گومە خۆ دەی تۆ بە ئەندازەیە کافی ئەفراد دەرداخلە ئێران داری ئیستا گەرەکتە بێژیت ئەم اعتصاباتەی کە ئیدعاکەی موفق و قشنگ و ئەمانە ئەندامانە تۆ کردگێسی کوڕە حیز بۆ چوار نەفەر هەنێری تۆ ئیستا ئێژیتر کەس ناهەنێرینەوە چون ئێمە بە ئەندازەی کافی نەفەراتمانە سوعال ئەمەسە ئەو وەختە وام 4 نەفەرتە هەناردۆ بە ئەندازەی کافی نەفەراتن نەبوو چون تۆ لە خڵالە مساحبەی 5 دقیقەیەکە دەسە چەپەوە دەسە ڕاستەیەژێ گومە خۆ. اون چه که شما میبینید یعنی شما همین اعتصاب عمومی رو در نظر بگیرید. اگر حزبی نفوذ نداشته باشه، اگر جنبشی تو مردم نفوذ نداشته باشه، میتونه یه چنین چیزی رو سازمان بده؟ منظورم اعضای فعال. نه والله نمیتونه. ام حیزه نمیتونه نمایش بده. نه والله چیان کرگەیستە دوکانیان داخستگە لەمە حیزانەتر تۆ ئەتوانی هەڵوێست بگری لا دوکان ناکەین و خواهڵی ناگەیەوەین و کوڕە خاسە و ئەی چی و نەوەڵا هەشتان نەهێشتۆ وەکو خەڵکە مەهاباد چوون فەرمانداریتان گرت وەکو خەڵکە شتنەوە چوون شارتان گرت
وەکو خەڵکە جوانڕۆ چوون پەلامارە موسساتتاندا هێشتا نێشکەس و دوکانمان داخستگە و قەشەنگ و جمهوری ئیسلامی لێمان ئەکوژ و ئێمەش دوکان داخەین. ئەمە بووە حکایەتە داستانەکەی سلافی ژیژەک وتی دانەیە مغۆل وەختی ڕووسیەیان گرتبوو تێ ئەپەڕی جوتیارێ ڕووسی دیتەکە ژنەکەیە داوەزی لە ئەسپەکەی تەجاوز بکاوە ژنەکەی وتی من وەختێ تەجاوز ئەکەم وە ژنەکە هەواسە بێ تۆز نەدا لە گونانم کاورا تەجاوزە خۆی کرد و سوارە ئەسبوو چوو ژنە تفی کردە دەم و چاوە کاورای ڕووس وەشوەکەی وتی خەجاڵت ناکەشی ئەو بۆ کە هیچێکە نەکرد وتی خەمە نەوێ تۆزە فرەمدا لە گونی ئێستا دوکانیان داخستگە تۆزە فرایاندا لە گونە دەوڵەتە ئێران چییە مەسەڵان ئەمە دەقیقەن هەڵگیرساندنەوەی خەسیاگی لە نەمایشە فعالیەتە مەدەنی خەسیاگە چه اتفاقێگەکەوێ ئیستە تۆ دوکان نەکەیت و تازە تۆ ئێعتسابات ڕان نەگرتگە تا پاشە کشێنەکردنەوەی دەوڵەتە ئێران لەم شرایطە ئێوە بازار تعتیلەکەن چیت کرد مەسەڵەن گیرم تۆ ڕاز ئەەکەی دێمە چه هەزینەیەکی بۆ کێ هەست دێ ئەگەرم دوکاندارانە ڕاز ئەکەن و نەیان گاگن ماڵیات نەدەنە دەوڵەتە ئێران ئادەی ماڵیاتە ئەرزشە ئەفزوودە نەدەن ماڵیاتە بەردەرامەد نەدەن دوکاندا مەخەنەم حیزانە ماڵیات مەدەنە دەوڵەتە ئێران ئەو پوڵەی ئەوان ئەیدەن و ماڵیات دەوڵەتە ئێران ئەیداتە دەستبەند ئەیداتە تەناف ئەیداتە زندان ئەیداتە مەئمور ئەیداتە قازی ئەیداتە فیشەک خەڵکی پێ ئەکوژێت پوڵ مەدەن و دەوڵەتە ئێران بۆ پوڵەدەن و دەوڵەتە ئێران دوکان دامەخە کوڕەحیز ماڵیات مەدە بوو ماڵیات ئەدەی ئەترسی جەوازەکە لەخف بوێ ئەی چۆن ئیستە جەوازەکە لەخف ناکات دوکان داخەی چۆن پس یعنی اعضای فعالم زیاد داریم تمام این جوانای ئەعزای فعال زیاد داری دەی بۆ ئەم 4 نەفەر گوێرەکە تا هەناردۆ بیانگرن وە دەسە خاڵی درۆکەیە بۆ هەناردۆ ئیستە ئەعزای فعال فرە دەرداخڵداری بۆ ئەم 4 تا هەناردۆ بابا بووگەیەکە ئێوە محاکەمە کات سەخیفینە 5 دقیقە قسەکەیە 2000 درۆت کرد که این کارا رو میکنن تمامشون رو نه ولی تمام کسایی که با ما هستن جزو این فعالینن دیگه و ما تمام کەسانێک ئەوان تەکەتوا جزە فعالینە مەدەنین دەی دەوڵەتە ئێران لە تۆ گەواترە نەیانگریت بۆ دەوڵەتە ئێران نەیانگریت دەوڵەتە ئێران دنبال مخالفین میگردی ئادرس فعالین جامعەی مەدەنی ئادرس فعالین ژینگە پارێزە محیتە زیست باز ئادرس کوهنەوەرد باز بڕۆ گشتیان بگرە گشتیان کۆمەڵەیین گشتیان جاسوسە ئیسرائیلن ئەوەی سەعەبەی موحتەدی وە دەمە خۆی ژیتی جا من نازانم ئەم حیزانەی جامعەی مەدەنی چۆن تێن و چۆن ئەڕۆن لەم جامعە بنکەیان بوودا ئەنێن و ساختمان ئەنێنە اختیاریان و ساختمانە شەهرداری و مفتووە لە بەردەستیان و بیانگرن کاکە ئەنجومەنە ئەدەبی ژینگە پارێز کورد باز زوان باز گشتیان تۆخمە ئەمانە نەبیانگرن ئەوە نیستە خۆی ژیتی چۆن ناتانگرن رو من اضافه بکنم در مورد این اعتصاب عمومی ما در هماهنگی کامل با نهادها و سازمانهای مدنی و فعالین مدنی کردستان بودیم در هماهنگی با بسیار عالی لەمە زیاتر چیتر بێژی عەبەی موحتەدی ئەمە ئەگەر جمهوریە ئیسلامی ڕژیمە سەرکوبگەرە نابودگەروێت ئەو جۆرەی کە ئێوە ئێژنی ئیستە ئستنادەن ئەلا ئەم قسەی عەبەی موحتەدیە ورد و دەرسە فعالینە جامعەی مەدەنی ئەگرێت ئێژێمە ئاعتساباتە عمومیمان بە هەماهەنگیە لەگەڵە نەهادگەل و فعالینە جامعەی مەدەنی لە نەحلەهای مختلفە ڕێخست استنادەن ئەلا ئەم جملەیە عەبەی موحتەدی ئێشێ گشتیان بگیرێن و ئێدام بکرێن چۆن دەوڵەتە ئێرانی ئیستە ناڕواستسەرانە ئەمانە بدۆزێت و بیانگرێەوە عیدامیان کە مە ئێوە نایژن ڕژیمە پەتوشتێ دارە دێ ئەم نەمایشە دەوڵەتە ئێران لەوێ بۆ ئەیکا تا ئێوە بێن ئەم نەمایشە دوکان ڕەداخستنە بە نەهاتهایە مەدەنی بکەن
بۆ تێڵێ وەها کارێ بکەن ئەگەر ئەمە خەتەرناکە. دەوڵەتە ئێران ئیجازە نادا تۆ فیشەکێ کلاشینکۆف بتەقێنی ئەعدامە ئەکا ئێژێ خەتەرناکە تۆ ئێژی ئەمە خەتەرناک نییە خەتەرناک ئەمەسە جۆمە هەڵسێتۆ لە ئاعتسابە عمومیە. جمهوری ئیسلامی چۆن تێڵێ ئەم خەتەرە گەورە بەناوە ئاعتسابە عمومی بەدەستەوێت و حیتەرانی پێ بکەی وەلێ تەحمڵە فیشەکێ کلاشینکۆفی نییە. جمهوری ئیسلامی چۆن بەرئەنگیزەندگانە اعتصابات عمومی و اعتراض گشتی و دەرخستنە نامەشروعبوونە جمهوری ئیسلامی مەجال پێدا هەناسە بکێشێ وەلێ ناتوانێت مەجال با بە کەسێک کلاشینکۆفە حیزەیەکی وهەوە دەسە و نەفەس بکێشێ. بۆ چۆن پارادۆکسە لەکوێ حەلەکەی چۆن حەلیەکەی؟ هم دیگه این کارو کردیم و همچنین با تعدادی از احزاب و خیلی از شخصیت‌های سیاسی، شخصیت‌های هنری، سلبریتی‌های کرد، افراد مورد اعتماد مردم. یعنی این حاصل یک تەواو متوجه بوون؟ دەوڵەتە ئێران ئەدا لە پێشڕەو دزەیی و 5 موشک لە بینیەوات ئەژی بۆ ئەمنیەتە ملی خۆم کردم 5 موشک نادا لە عەبەی مۆحتەدی نایدا لە مچەی هجری ئەو دقیقەن ئەدا لە ماڵەکەی پێشڕەو دزەی ئاماری هەزوا لەکوێە ئێژێ درۆنی هەز بەسەر ماشینەکانیان و تێت و ئەڕوا نادا لە ناسر ڕەزازی وا لە دووکانە وەلێ ئەدا لە پێشڕەو دزەی پێشڕەو دزەیی لەو کاخە بۆ ئەگیرێت مچەی هجری و عەبەی مۆحتەدی و ناسر ڕەزازی بۆ ناگیرێت ئەمانە بە هەماهەنگی خۆیان و فعالینە مەدەنیە داخڵ اعتسابات سەراسەریان بۆ ڕسوایی دەوڵەتە ئێران دروست کردگە ئەمە تەهدیدە ئەمنیەتی نییە بۆ دەوڵەتە ئێران نییە پێشڕەو دزەی بەبەخت تەهدیدە ئەمنیەتی بوو. تلاش جمعی بود، حاصل یک سازماندهی و هماهنگی و تلاش جمعی بود و به همین دلیل هم به نظر من بزرگترین پیامی که این اعتصاب عمومی داد یک نی بزرگ بود. این یک رفراندومی بود که در واقع برای بار چندم مردم پەیامێک کەدا یەک نەی گەورە بوو ڕفراندومێکی گەورە بوو کە ئێمە جمهوری ئیسلامیمان نەگەرەکە خیلی حرەکەتە گەورەی ئەمنیەتێکی بوو دەی باشە ئیستا ئەگەر تۆ ڕاست ئەەکەی جمهوری ئیسلامی تەکە گەورەترین تەهدیدە ئەمنیەتیان ڕوبەڕوو بوو گەسۆ ئیستێشێ درۆن بخاتە ملە تۆ درۆن بخاتە سەر ناسر ڕەزازی درۆن بخاتە سەر مەچەی هجری درۆن بخاتە سەر ئیبراهیم عەلیزادە تەمامە فعالینە مەدەنی لە حەوزەهای مختلفۆ بگرێت مە تۆ نایژی ئەمە گەورەترین تەهدیدە ئەمنیەتیە بۆ ئێران. خوێڕی درۆزن مردم سەخیف کرد سەخیفی وەکو خۆت باوەڕوەتەوەکە بەچکە ڕعیەتی وەکو ئێوە باوەڕوە یەکتریەکایەوە بەچکە ڕعیەت بەرساختن ڕۆحتان ڕعیەتە وجودتان ڕعیەت و سوالگەرە. مردم کرد نشون دادن جمهوری اسلامی رو نمیخوان، مخالف این اعدام هان، مخالف سرکوب هان و پیامی هم که میداد به نظر من پیام اتحاد و همبستگی بود و به همین دلیل فکر میکنم خواهانی ناگرێ خەڵکە کوردیە گرتی و بوو تەواو ئیتر سەرێشەی نەگەرەکە و ئیدە پەردازی نەگەرەکە و کاری نەگەرەکە و تەعەیون پێدانی نەگەرەکە و حەچیکی نەگەرەکە تۆ مردم کورد هەمبەستە شدن ئاغاگیان چوار گوێرەکەیان کوشتگە خەڵکە کورد هەمبەستە بوو بێزەحمەت سەد گوێرەکەی تر قوربانی کەن با ئیتر تەواو بەستەبەندی بووین. نەزەرتا چییە؟ هەوەم ڕاحەتی ئێمە گشتمان ئیستە یەکگرتوو بووین. ئێوە هەرچی مەفهومە وەکو خۆتان جندەتان کردگە وانە لووتکەی جندەیە. هم بایستی از این نقطه اتکایی درست کرد از این اعتصاب عمومی برای ایجاد وحدت جدید هم در بین نیروهای کرد و در جامعه کردستان
و هم در بین کل مردم ایران، برای اینکه پشتیبانی اعتصاب عمومی در عمل فقط در کردستان بود، ولی پشتیبانی بسیاری از شخصیت‌های سیاسی و مدنی و زندانیان سیاسی رو داشتیم. من هیچ وقت فراموش نمی‌کنم اون 61 خانم زندانی سیاسی رو که اعتصاب غذا کردن و خیلی های دیگه از این نوع پشت. وڵا برا من تەبریکتان پێژم حتا ئەتوانی ئەم مردمە بگێ دەسە خۆشوێ. ئافرین و ئێوە خازنێرەکەری وەم لە ئەم مردمەکەن. ئافرین بە تایبەتی خانەوادەی ئەو چوار گوێرەکەوە کوژیان. ئافرین تەبریکتان پێژم گەینە چەقۆ، گشتتان کەوتنە تەئیدە یەکتری کردن. ئافرین و میزانە حیزیە ئێوە. هەی دەستان خۆشوێت. خەستە نەبوون.